زۆرجار کە تیپێک بە بارودۆخێکی خراپ تێپەڕ دەبێت لە ڕووی ئاست و ئەنجامەوە دەست بۆ گۆڕانکاری دەبات جا چ لە ستافی ڕاهێنەران بێت یان یاریزانان بۆ ئەوەی بارودۆخی تیپەکە ڕێک بخرێتەوە بەڵام مەرج نییە هەموو کاتێک ئاست و ئەنجامی تیپەکە بەرەو باشی بچێت. هەریەکە لایەنەکانی پێشمەرگەی سلێمانی و برایەتی دوای چەندین گۆڕانکاری لە ڕاهێنەر و یاریزان ئەو دوو تیپە بەهێزترینی قۆناغی دووەمی خولی نایابی کوردستانن. یانەی برایەتی دوای گرێبەستکردن لەگەڵ مەحموود مەجیدی ڕاهێنەر دوای کۆتایی هاتنی قۆناغ یەکەم و دواتریش گواستنەوەی چەند یاریزان با تایبەت لە هێڵی هێرشبەر تیپەکە لە 4 یاری ڕابردووی دەخاڵی بەدەستێناوە و لە خانەی هەشتەمەوە هاتۆتە خانەی دووەمی ڕیزبەندی. طبعا نتائج الفريق في تصاعد وهذا يعني أولا فضل لله سبحانه وتعالى. بێگومان ئەنجامەکانی تیپەکە لە بەرزبوونەوەدایە سەرەتا لە فەزل و گەورەی خوایە دووەمیش هەوڵی یاریزانەکان و هاوکاری کارجێڕیانێ و ئاسانکاری باشیان کردووە. ئەوانە کاریگەری ئەرێنیان هەبووە لایەنی هونەریش تیپەکە لە ڕووی جەستەیەوە لاواز بوو یاری بۆ یاری بەرز بوویەوە ئەمەش بۆ هۆی ئەنجامە باشەکان پێم وایە لەم بەرزبوونەوەیش بەردەوام دەبێت وازیادکرایی باشمان هەبووە بۆ تیپەکە وەک کاپتن فەرحان ئینشاءڵڵا بەردەوام دەبین لەسەر ئاستە باشەکەمان و ئامانجمان ڕکابەریکردنە ڕکابەری نازناوەکە بەڵام ئەم ڕکابەریە ئارامگرتنی دەوێت هاوکاری زیاتری دەوێت لە نێوان یاریزانان و ستافی هونەری و کارجێڕیانە و هەتا هاندەریش ئینشاءڵڵا ئەو بەڵێنە دەدەم بە هاندەرانی برایەتی لە داهاتوو باشتر دەبین. فإن شاء الله يعني أنا أوعد جماهير برايتي ويكون القادم أفضل إن شاء الله. یانەی پێشمەرگەی سلێمانی لە نێوان هەردوو قۆناغی یەکەم و دووەم زۆرترین گۆڕانکاری لە پێکاتەی تیپەکە کرد تاوەکو لەو دۆخە خراپەی تێکەوتووە ڕزگاری بێت. پێشمەرگەی سلێمانی لە قۆناغی یەکەم لە کۆتایی ڕیزبەند بوو با کۆکردنەوەی تەنها 7 خاڵ بەڵام لە قۆناغی دووەم لە کۆی 4 یاری 3 سەرکەوتن و یەکسانیەکی هەیە و 10 خاڵی کۆکردۆتەوە و لە خانەی کۆتاییەوە هەنگاوینە بەرەو پلەی نوێم و ناوەڕاستی ڕیزبەند. لە پێشەوە هجووممان نەبوو بەڵام لە مەرحەلەی دووەم 4-5 یاریزانە هێنای من 2 عەرەبی هێنای من 2 یاریزانە هجوومی کوردی 3 یاریزانە کوردی هێنای من بەزافەیش و گۆڵچیەکەمانیش یعنی گۆڵچی بە تایبەتی بەڕاستی یعنی مەجهودی زۆر بە قووەت بوو مەجهودی دیار بوو یارمەتی فەرقا توانیست بدێت بەم ئەم 3 یاریە 4 یاریە ئەگەر سیر بیکەیت لە 4 یاری الحەمدلله و شکر لایمە 1 گۆڵیمان کراوە متابعی مەرحەلەی دو یەکەم بیکەیت زۆر گۆڵ لیمان کرا 16 گۆڵ تقریبا لیمان کراوە ئەمە عایدی یاریزانەکان باش بوون مەرحەلەی دووەم تەرکیزیان زۆرتر بوو لە مەرحەلەی یەکەم کاتی تەواو بوو وعدیان داوتی مەرحەلەی دووەم تەرکیزمان هەیە. گۆڕانکاریەکانی هەردوویانەی برایەتی و پێشمەرگەی سلێمانی وای کرد ئەو دوو تیپە بگەنە باشترین بارودۆخی خۆیان بەڵام زۆر جاریش گۆڕانکاری زۆر کاردانەوەی خراپی هەبووە و تیپەکانی لە چەقبەستووی خۆیان هێشتۆتەوە و ئەگەر خراپتریش نەبێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.